جگە لەم گەنجە کۆمەڵی گەنجی دیکەش ئەوانی کە قسەی خراپ و نەشاویان کردووە دوو لە ڕووی بینران و ئەم شوێنش جوێنیان ناوە ئەوانیش زۆر بیشان ئەبینین ئەگەڕێنەوانێ و سەردانی ماڵی خوای گەورەش دەکەن و ینی زۆر نەوانی کە ئەو زۆرە گەڕانەوەیان تێدا ڕوویداوە. والله سپاس بە ڕەب العالەمین. یعنی هەموو شەوێک بەو نیازە لایڤەکەمەوە کە ئەو کاتانی مەجالم هەبێت ئەڵم ئیم شەویش خەڵکی تەوبەکاریەت خەڵکی تازەیەت الحەمدولillah کەم شەو هەیە لە لایڤە ئێمە گریانی خۆشی نەکەین کەم شەو هەیە لە لایڤەکەیە کەسێک نییە بڵێ مامۆستا الحەمدولillah چەندێکم مایکە نێرم ئەمەوێ بڵێ منیش چاک بووم منیش الحەمدولillah گەڕامەوە وازم لە دەرمانی هێنا واز ینی خەڵکێکە بۆی گوو مامۆستا من محتاج ببووم بۆی کە عزیەتی خەڵک بم محتاج ببووم یعنی چێژم لەوا بینی من عزیەتی خەڵک بم بەجنێ و عزیەتی خەڵک بم بە ئەوەی کەوا عزیەتی بم یعنی محتاج ببووم یعنی چێژم لەوە وەرەگرت. بەڵام سپاس بە ڕەب العالەمین دوای ئەوەی کەوا لەگەڵ ئەم لایڤانەیە ڕاهاتم دانیشتم وتم باشە منش ئینسانم باشە گەنجێک لە شەڕەجنیە و ئێستا بچێ بۆ عومرەکردن بۆ من نەتوانم وازە تاوان بێنم گەنج هەبووە گەنج باشە گەنج هەبووە لەم یەک دوو هەفتەیە هاتۆتە مایکەوە مامۆستا یان من گیانم هەمووی کوحولە هەر هەمووی کوحولە دوو هەفتەیە خۆم ڕاگرتووە ئەمێ تۆزێ نەسیحەتم کەیت چۆن بتوانم بەردەوام بم چۆن بتوانم یعنی الحەمدولillah سپاس بۆ ڕەب العالەمین من هەموو جا ئەوە متووە لەو سەد کەسە 200 کەسەی کە تەوبەیان کردووە لەم مودەیە کە من زانیومە ئەشێ هەزارەها تەوبەیان کردبێ بەڵام ڕوویان نەهات بێ بن ناو مایکەوە یان حەزیان نەکردبێ یان مەجالی ئەوەی نەبوو بێ ئەدمینەکە وەریان گرێت مەجال نەبوو بێت باشە ئەگەر لە ئەمە یەک کەسێ بمێنێتەوە بۆ قیامەتی من بەسە لە يهدي الله بك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها ئەمە یەکەم پاشان ئەگەر شەڕێ لەم کۆمەڵگایەکەم بێتەوە والله ئەبێ هەمومان بڕۆین دەستی ماچکەین یعنی گەنجێ لە خراپەکاری واز بێنێت باشە هەر واز بێنە بەس بێدەنگ بێت والله سپاسی خوای لەسەرەوێت ئەگەر ئەم کەسە نەیاتە مزگەوتیش ئەم کەسە واز لە بۆ نمونە یعنی بە ئاشکرا کاری چاکە نەکا بەس ئەوەنە شەڕەکەی لە کۆمەڵگاکەم بێتەوە والله سپاسی خوای لەسەرەوێت جاری وا هەیە یعنی تۆ ئەتەیە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی هێز و دەسەڵاتەوە کەسێ بێدەنگەکەی بۆ بێدەنگ ناکرێت تا ئەم بێدەنگەکەی دەیتر ڕاستە بێتەوە بەڵام ئەم قسانە کاریگەری لە ماڵەکانە ئەمێنێ لە گیرفانەکانە لە مۆبایلەکانە لە ئەوروپا ماڵێکت یاخوا لە ئەوروپا کاکە بیرون یەکێک لەو گەنجانە بوو کە ڕوخسەتم با ناوی بێنم کە خۆی باسی کرد چەند ساڵ گۆرانی بێژ بوو باشە چەند ساڵ حەفەلاتەکانی ئەوروپای بردەوە بەڕێوە ئێستا لەم یەک دوو شەوەیە هاتووەڵێ مامۆساییان قوربانە بم ئەمێتەوە بکەم والحەمدولillah ئێستا زۆر خۆشحاڵە وازی لە گۆرانیە ناوە وازی لە حەفلە و کاری خراپیە ناوە ڕووی کورۆتە خوای گەورەی ئێستا دوو مامۆسای بەڕێز حالیان لە ڕێگەی تەلیگرام و فێری قورئانیەکەن دوێنێکە هاتووە گوم مامۆستا بۆ یەکەم جار خۆم و کوڕەکەم مزگەوتێکمان لە ئەڵمانیا دۆزیەوە چوینە نا ئەو مزگەوتە و نوێژمان کردووە چەندێ دڵخۆش بووینە خوایەکیان هەتا ئێستا ئێمە ئەم ڕێمان بۆ ون کردبوو من ئەم عەبدە زەعیفە لاوازە بتوانم لە ڕێگەی ئەپێکی وەکو تیکتۆکەوە کاریگەری لە گەنجێ بکەم لە ئەمریکا کاریگەری لە گەنجێ بکەم لە بریتانیا لە ئەڵمانیا برا واللهی سوژدەی شکری ئەوێت ئەو کەسانی کە قسەشم پێ ئەڵێن لەسەر ئەم لایڤانە لەسەر ئەمە کاکە ئەمە داوایە داوای من ێستا لەسەر مینبەر نەماوە مینبەرم نییە باشە مینبەرم نییە مزگەوتم نییە سوشیال میدیا ئەمەوێ بەم شێوازە بچمە دڵی خەڵکەوە بچمە ماڵەکانەوە کاکە خەڵکێکی ئێستا حالیان تەلەڤیزۆنی کوژانوتەوە شەوانت دانیشێت لە سەعات 9 چاوەڕێی منەکە چکاتێک زەنگۆڵەی لایڤەکە لێبات و من بە دیاریەوە دانیشم باشە جاری وا هەبووە کاک عەلی باوەڕت هەبێ کە بۆم نەکراوە بێمە لایڤ باشە لە ستۆریەکە وتومە بە ڕێزان ئیمشەو لایڤمان نابێت بەخواتان ئەسپێرم خەڵک نووسێتی ئەی هاوار والله ڕووناکی ماڵەکەم ئیمشەو کوژایەوە نووسێتی باشە ئیمشەو چۆن بی بەمەسەر یعنی ئەو شتانم بینیوە تومە ڕەب العالەمین کەواتە من پێویستم بەم کۆمەڵگایە داوار دیەکەم بەکارم بێنیت ئەداتێ بم بۆ خەیر بتوانم یعنی گەنجی ڕاستەوەکەم یعنی جاری وا هەیە دڵێ لەگەڵ گەنج هەبوو هاتۆتە مایکەکەوتی مامۆسای یعنی یەک قسەیەکم بۆ بکەی قەسەم بەخوا گەڕێمەوە یەک قسەیەکی تۆ وتومە چییە مامۆسا بەس بڵێ بگەڕێرەوە شەر بێ بگەڕێمەوە وتومە بگەڕێرەوە وتی مامۆسا شەر بێ بگەڕێمەوە چاوەڕێی یەک قسەیەکی تۆمە تێگەی يعني بويا الحمد لله سباسي رب العالمين لسركم سر راي أو فشارك زور دروني لسره تو أقال لي بتايبد جدينا كان شيء أكن برامبر بمن ويني من دانين تناند وايلي هاتو ويني دايكشم دانين سكايتي بخومو بخانوادكم أكن لباي أو دعوي كوامل للسوشيال ميديا هيكم لأن أوهم ما مصايانا من ينهل بجاردوه
ئەم هەموو زەختەم لێ ئەکەن ئەم هەموو فشارم لێ ئەکەن بۆی من واز بێنم بۆیە الحەمدولله سوپاسی رب العالمین لەسەرەکەم ئەوە وتۆ خوای گیان سەبرم پێ بەخشی ئەگەر جاری واشە بووە کاردانەوەیکی تونم هەبوو من ینی دوێنێ شەویش هەر باسم کرد ئەوە لەنداوی لێبوردن لە خواکەم پاشان لەو خەڵکی کەوا بیسەر بوونە بینەر بوونە چکە منیش هەستم هەیە منیش ئینسانم ینی جاری وایە لەژێر زەخت و فشارە ئینسان لە ڕووی دەرونیەوە تۆزێ ئینفعال کات بۆیە ئەوانەش ئەبێت بەڵام ئینشاڵڵا لەمە بەدوەوە بەرنامەکان جوانتر و باشتریشە بێت بەرەنجامەکەیمان بینیوە کە سپاس بۆخوا کۆمەڵێک گەنج گەڕاو نەتەوانێ پێت خۆشە یەکێک لەو کەسانی کە باست کرد لە کەوانەیە کە سۆنە تاقانە کە ئێستا پێڵەن حاجی ئامانج حاجی میران لەگەڵمان نابێ چۆڵە برا ئەو ماشەڵڵا خۆی مامۆسای قسەکردنە و منی پێویست نییە گەر بڕۆنە خزمەتی لێدوانی لێ وەرگرن بزانە چۆن ئیسفادەی کرد لەو لایڤە چکە ئەو ساڵی پێش ئێستا هاتە ناو لایڤەوە باشە هەنی قسەم بۆی کرد قسەکانم تۆزێک کاریگەری لێ کرد باشە بەڵام ئیسا الحەمدولله 2 مانگ پێش ئێستا سوپاس بۆ رب العالمین کە هاتە ناو مایکەکەوە یعنی بەدڵێکی پڕەوە بڕیارێکی کولیدا من دوای لایڤەکەش لەگەڵ یا قسەم کرد کورە وتم نەکەی بە قوربانە یعنی ئەم جارش وتی نا مامۆساییان من بڕیاری کولیم داوە الحەمدولله ئەو نەمزانی وتی مامۆسا فیزەی عومرەشم بڕیوە بەرەو عومراڕۆم وتم خوای لێت بەزیاد بێت من ئەمڕۆ هێناوانە بۆ ئێرە و لە مزگەوتە لەگەڵمانایە ئەو گەنجی کە مامۆسا باسی کرد یەشێک بۆ لەو گەنجانی کە لە تۆری کۆمەڵایەتی زۆرجار ڕەنگە قسەی نەشایی وتبێ بەڵام الحەمدولله ئێستا گەڕاوەتەوە و لەگەڵمانایە ئەویش وەکو وتم لە کەوانەیە کە سۆنە تاقانە و سەپێڵەن حاجی